هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. لە یەکەم ئەڵقەی مانگی پیرۆزی ڕەمەزان و لە دووەم ئەڵقەی تایبەت بە تەلەسیمیا هاتینەوە خزمەتتان. لەکۆ؟ لە پەخچی مناڵانی سلێمانی لەم شوێنە قەشەنگ و ڕازاوی کە کۆنترین باخچی مناڵان لە شاری سلێمانی کە لە ساڵی 1953 خزمەتی مناڵانی شارەکە بۆی کە ژیانێکی ئاسوودە و کامەرانیان هەبێت. مناڵ خۆی لە خۆیە بریتە لە جوانترین بەرهەمی هەموو پرۆسێشی هاوسەرگیری. هەر بۆی ئێمەش هاتوینەتە ئێرە و لەم باخچێ ئەم پێشەکێتان بۆ تۆمارەکەین. ئێمە ئەڵقانەمان کە لە مانگی ڕەمەزانە ئەکەین، ئەم یەکەم ئەڵقەیە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پەخشە بێ باسکردنە لە خێر و لە خۆشی و لە ڕەمەزان، بەڵام بە تامێک و با شێوازێکی جیاواز. بۆ لەبەرەوەی کە خۆی لە خۆیان پرۆسەی هاوسەرگیری پرۆسێکە کە خەڵک بۆ خێرەیکە، بەڵام ئەگەر بێت توێمە نەزانین چۆن ئەم کارە ئەنجامە دەین، دەرەنجامەکەی لەوانەیە خۆشی و دڵخۆشی نەبێ. لەبەرەوەی کە مرۆڤ هەموو شتێک لەم دنیا لە پێناوی دڵخۆشی خۆیاکە و گەورەترین دڵخۆشی ژن و مێردایەتیش بریتە لە مناڵ. هەروەک دەزانن کە یەکێک لە دوعا بەناڵبانگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە دەڵێت خودایە خێزان و مناڵەکانمان بکەرە نوری چاوەکانمان. لەبەرەوەی کە مناڵ نوری چاوی ئێمەیە، ئەمانەوەیە کە تووشی هیچ نەخۆشیەک نەبن. بەڵێ هەندێک نەخۆشی هەیە کە دەکرێت توش بن و نەزانین، بەڵام هەندێک نەخۆشیش هەیە کە دەکرێت 100% ڕێگەیان لێ بگرین. یەکێک لەو نەخۆشیانەش بریتە لە کەم خوێنی دەریای سپیناوە ڕاست یان تەلەسیمیای گەورە. لە مەڵقەیە ئەو نەخۆشیە ئاڵۆزە جینیە بە شێوەیەکی زۆر ئاسان و سادە بە بەکارهێنانی دوو بووکە شوشە بۆتان ئاسانەکەینەوە کە چۆن کریستۆڤ و ئانا کە دوو کاراکتەری ئەفلان کارتۆنی بەناوبانگن لای مناڵان، ئەگەر ئەم دوانە بیانێ هاوسەرگیری بکەن و بچنە پاڵێک بۆ دروستکردنی ژیانێک، ئێمە چۆن نەتوانین کەوا بکەین ژیانی ئەمانە خۆشتر بێت و هەروەها ئەو مناڵانەی کە ئەمان دروستیەکەن تەلەسیمیان نەبێ. هەر لە مەڵقەیە بۆی کە تێبگەن لە ئاڵۆزی وردەکارەکانی تەلەسیمیا نمونەیەشی ئاسانتان بۆ بەکارهێنین وەک سارێکی ئاگرکوژێنەوە کە چۆن ئەم سارێ ڕۆڵی خڕۆکە سوورەکانە بینێ کە ئۆکسجین ئەگەێنێت بە خانەکانی لەشی مرۆڤ ئەلێرەوە لە ڕێم سەبەتەیەوە. بۆتان باسەکەین وردەکاریم نەخۆشیە چییە، چۆن ڕێگەی لێژیرێ. لەبەرەوەی کە هەموو پرۆسیشی هاوسەرگیری مەبەستی خێرە و لەبەرەوەی کە زۆرینەی وڵاتی ئێمە خەڵکی موسڵمانە و یەکەم جار کاری خێریش لە ڕێی مامۆستایانی ئاینیەوە دەست پێکرێ، دەچینە لای بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی کە مامۆستای ئاینیە و هەڵگری بڕۆنامەی دکتۆرایە لە بواری شەریعەیە، بۆی ئەو وەک مامۆستایەکی ئاینی لەم مانگە پیرۆزەیە ئامۆژگاریتان بکە چۆن گرنگ و پێویستە پێش ئەوەی ئێوە بڕۆن ژنەکانتان یان کچەکانتان بەن بەشوو، پێشوی کچەکانتان بەن بەشووە هاوسەرگیری بۆ کوڕەکانتان بکەن، ژنیان بۆ بێنن، چۆن پێویستە لەو پێش پشکننی خوێنیان بۆ بکەن بۆی کە دەرەنجامی ئەم کارە خێر بێ. لەبەرەوەی کە ئێمە خێرمانەوێ. جۆگری وتەکانی مامۆستا مەلا محەممەد بن و پاشەوا گەڕێمەوە خزمەتە. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان، لە ڕاستیدا بۆ چارەسەری گرفتی سەراسیما و ئەو نەخۆشیانی کە باون لە کۆمەڵگەدا شریعەتی ئیسلامی فقی ئیسلامی زۆر هەماهەنگە لەگەڵ لایەنی پزیشکی و نۆژداریەکەی، هەروەکو چۆن گرنگی بەلایانی لاشە ئینسان دەدرێت لە ڕووی نۆژداریەوە بە هەمان شێوە لایەنی فقیشیش لەسەرەوەک دەکا ئەو شتانی کە لە ڕووی فقیەوە لە ڕووی طبیەوە دەرکەوتن کە زەرەریان و زیانیان بۆ ئینسان بۆ مرۆڤەیە، شریعەتی ئیسلامی لەگەڵ ناڕەوابوونیان هەیە. بۆیەکە ئێمە بەڕاستی بۆ ڕاشکاوانە ئاڵێن و ڕواکەینە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەی خۆمان، ئەوانەی کە باوکان و دایکان، ئەوانەی کە سەپەرشکارن کە کاتێک خوازبێنی کچانێکەکەن بۆ کوڕەکانیان یا کاتێککە کوڕکچێک زەواجەکەن پێشەوەی بڕیاری زەواج بدەن، پێشەوەی بڕیاری لێ نزیک بوونەوە بدەن، زۆر پێویستە فەحسێک بکەن لە پێشتر بزانن ئەو جۆرە نەخۆشیانەی کە دەبێتە نەخۆشی گوازراوە یا جۆرە نەخۆشی تر کە دروست دەبن لە دەرەنجامی وێک نەکەوتنی خوێنەکانیان یا جۆرە لە ناتەبایی لە بینی هەردوو ڕاگەزەکەدا پێویستە چارە ئەو ئازمایشە ئەو جۆرە تاقیکردنەوەی بکەن تاکو نەکەونە ناو هەڵەیەکە لە ئایندا ڕزگابوون لی زەحمەتە. بۆیە زۆر جار هەیە
یەکێک لەو شتانەی کە لەسەرمان پێویستە لە شریعەتی ئیسلامیە ڕێگرتنە بەرگرتنە لە جۆرێ لە خراپە جۆرە لە تاوان جۆرە لە شتی خراپ کە بێتە ناو کۆمەڵگەمان وەکو لە یاسایەکی فقیمان هەیە دلیلێکی شەرعیشمان هەیە کە پێمانڵە سەدی دەریعە سەدی زەریعە بەمانە ڕێگرتنە لە وەسایل و ئامڕازەکانێک کە سەرە کێشن بۆ خراپەیەک هەر ئامڕازە بەدەستی خۆمانە ئەتوانین ڕێ لێ بگرین ئەتوانین ئیشی لەسەر بکەین بۆیە نێڵین ئەو ئەنجامە ئەو دەرەنجامە ئەو کارێکەوە لە دەرەنجامی هۆکارێکەوە دروستە بێ نێڵین دروست ببێ بۆ یە کاتێکە دەزانین نەخۆشیە لە نێوان دوو ڕەگەزا منداڵە تووشی نەخۆشیەکە کاکە هەتا لە ژیانە ماوە پێوی دەناڵێنەوە بێتە ئەرک بۆ خۆی و دەوروبەرەکەی خۆی بانێڵی پێش دروست بوونەکەی چارەسەرەکەی بدۆزینەوە مادەم لە ڕووی طبیەوە چارەسەری هەیە مادەم لە ڕووی پزیشکیەوە چارەسەری هەیە مادەم ئەتوانین ڕێ لێ بگرین پێویستە ڕێ لێ بگرین بۆ یەکە کاتێکە ئەوقاف کاتێکێکی دی زانایان بڕیاریان داوە بە هەموو ئەو مامۆستا بەڕێزانیان وتووە هەر کەسێک کە دەچێت بۆ جۆرێ لە مارە بڕین یا مەسەن نیکاحکردنی کشان و کوڕان لە ماڵانە مامۆسایانی ئاینیش پێشەوەی کەوە مارەی ببڕێت داوا بکات کوا ئەو فەحسێکە کردوتانە ئایا هیچ نەخۆشیە لە نێوانی ئەم دوو کەسەدا نییە لێستەوە نەیکەین باشە نەوێ دواییە منداڵەکانیان نەوەیەک لە کۆمەڵگەدا دروست ببێت نەوەیە بخەنەوانێ کە دنیای نەخۆشی دنیایەک ئەرک دنیایانە ڕاحەتی بۆ خۆیان بۆ دەوروبەریان دروستکەن ئەمە فقی ئیسلامی شریعەتی ئیسلامی دەڵێت هەر جۆرە شتێک بۆتان دەرکەوت هەر جۆرە کارێک هەر جۆرە ڕەوشتێک کە بۆ مایی زیانگەیاندن بە خۆت بە خودی خۆت بە دەوروبەرەکەت بە کۆمەڵگەت دەبێت ڕێ لێ بگرین و نێڵین دروست ببێتەوە بۆ یەکە من داوام لە خەڵک هەیە لە جەماوەری کوردستان هەیە لە موسڵمانەکان هەمویان لە هەڵ خەڵکیە لە هەر کەسێک کە ئەوێت کچەکەی بابەش و هەر کوڕەکە ئەوێت زەواجکە لەگەڵ کچێکە پێشەوەی عەقدی شەرعی ئەنجام بدەن لە لای مامۆستای ئاینی یا لە مەحکەمە ئەو فەحسە ئەنجام بدەن ئەو کاتە بیکەن تاکو دوور بن لەو جۆرە نەخۆشیانی کە کارەسات ئامێزن لە ئایندە لە کۆمەڵگەدا بێتە هۆکارێکی زۆر زەحمەت ئامێز بۆ خۆیان و بۆ کەسەکە خۆی یەکەم جار و بۆ خێزانی کە ئەو منداڵیان لە بیندا دەبێت چونکە ئەو منداڵە تا لە ژیانە ماوە ئەرکە بۆ خۆی و بۆ خێزان و بۆ دەوروبەرەکە. ڕۆکە سوورەکانی خوێن کە بابەتی تەلەسیمیا پەیوەندیدارە بەوان هۆک ئەم سارێ ئاگرکوژێنەوەوان ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەیەوان کە کۆمەڵک پرۆتین دروستیانەکە بار حاڵبابەتیشی جیناتی زۆر وردە بەڵام ئەوی کە زۆر گرنگە بیزانن چوار دانە ئەلفای لەسرە لەگەڵ 2 دانە بێتایە کە ئەم چوارە کۆم ئۆتۆمبیلە 4 تایی هەیە لە دواوە و 2 تایی هەیە لە پێشەوە و ئەم 6 تایەکە هەیەی سیانی تایەکان لەلایەن دایکەوەیەت و سیانی تایەکان لەلایەن باوکەوەیەت ئەگەر بێت و ئەو کەسە لە ناو جینەکانیە کەمی لە ئەلفایە هەبێ ئەلفایەشی کەم بێت تایەشی دواوی کەمە بێ دوانی دواوە ئەم چوارە پیانەوترێ ئەلفا جینەکانی ئەلفا ئەو دوانی پێشۆ پیانەوترێ بێتە ئەگەر بێت و هەر چواری نەبێت یعنی نە لە باوک و ئەلفا بێت نە لە دایکەوە ئەلفا بێت ئەو کاتە ئەم ئۆتۆمبیلە هیچ تایەشی دوای نابێت و ئەکەوێت کە ئەمە جۆری ئەلفا تەلەسیمیا کەمتر لە وڵاتی ئێمە هەیە هەر مناڵێک بێتا تەلەسیمیا یان ئەلفا تەلەسیمیای گەورەی هەبێ ئەلفا تەلەسیمیای گەورە بە شێشی گشتیان نسکی دایکیانە ئەمرن یان بە مناڵێکی زوو ئەمرن بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە لە وڵاتی ئێمە زۆرە لەبەرەوەی کە بەشێکی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتێ لە بێتا تەلەسیمیا بێتا تەلەسیمیا علاقەی بە 2 تایەکەی پێشەوە هەیە ئەگەر بێت و دایک و باوک کە هاوسەرگیریەکەن بەیەکەوە ئەما بین ئەولا بۆی کە دوای یەینەوە ئیشتان پێوێ ئەو کاتی کە کوڕ و کچێک پیا و ژنێک هاوسەرگیریەکەن ئەم دوانە پێویستە هەردووشیان پشکنینی خوێنیان بۆ بکرێ بۆچی پشکنین خوێن بۆ ئەم دوانە ئاکرێ لەبەرەوەی کە بزانین ئەمانە ئایا جینەکانیان جینی ساغ و سەلامەتن یان جینەکانیان ئەو جۆرە جینەی تێدانە کە پێویستە تێیدا بێ ئەوەی کە پێڵەن هەڵگری تەلەسیمیا خۆ لە ڕاستیە هەڵگری تەلەسیمیا کەمی هەیە شتێک نییە کە هەڵی بووێ بەڵکو شتێکە کەمت هەیە ئەو بەڕێزانەی کە هەڵگرن کەمیان هەیە چۆن ئەم دوانە کە بەیەکەوە زاواجەکان هەرێشێک لەمانە ئەگە بینەوە پێشەوە تایەیەکی پێشەوەی ئەم ئۆتۆمبیلە دروستەکەن کە بێتاکەیە ئەگەر بێت و هەردووشیان ئەم دوانە ئەو جینیان نەبێ ئەوە کە مناڵیان ئەبێ بۆ نمونە هەر مناڵێک لەمانە کە ئەیان بێ ئەوە لە 125 ئەگەریەوەی هەیە یەکێک لەم مناڵانەیان بێتا تەلەسیمیای گەورەی هەبێ واتە ئەم ئۆتۆمبیلێکە هەیە هەردوو تایەکەی پێشەوەی نەبێت بۆچی گرنگام 2 تای پێشەوە هەبێ و کاتە ئەگەر بێت و ئەم ئۆتۆمبیلە هەموو تایەکانی هەبێت
ئەم خڕۆکە سوورانە چیەکەن ئاچن بەرەو خانەکانی لەشی مرۆڤ لە خانەکانی لەشی مرۆڤ بۆ چیەکەن ئەمەی کە بەدەستی منۆرە ناو ئێرایە ئەم تۆپانە تۆپە سوورەکان ئۆکسجینێن بە خانەکان پاشەوەی کە ئۆکسجینێن بە خانەکان دووەم ئۆکسیدی کاربۆن لە خانەکان وەرەگرنەوە و ئەیبەنەوە بەڵام ئەگەر بێت و مناڵێک وەک ئەو مناڵانەی کە بێتە فەلەستینای گەورانێ هەردوو پایەکە پێشەوەی نەبوو ئەم خڕۆکە سوورانیان بەو شێوە کار ناکە کە پێویستە کار بکە بەڵام ئەگەر بێت و دایک و باوکەکە تەنها یەکێکیان ئەو کێشەی هەبێت و ئەوەی تریان تەندروستیان سەلامەت بێ ئەو کاتە تەنها تایەکمان لەمە نابێ ئەو کاتە خڕۆکە سوورەکان ئیشی خوان ئەکەن بەڵام بە باشی نایکەن بڕێشی ئاسانتر لە کەم خوێنی دروستە بێ لەبەرەوە گرنگەکە ژن و پیا و کوڕ و کچ پێش ئەوەی کە ئەم دوانە ڕۆستی هاوسەرگیری ئەنجام بدەن فەحسی خوێن ئەنجام بدەن جاوەک بەڕێز سەرۆکی لژنەی فەتوای سلێمانی بۆی باسکردن کە پێویستە لە ڕووی شەرعیەوە بۆی کە ڕێگە بگرین لەم نەخۆشیە پشکنینی خوێن بکەن لە سنتەری هاوسەرگیریش هەمان قسەیان پێوتین ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیە ئەوەیە کە لە سنتەری هاوسەرگیری ئەوان پێڕاگەیاندین کە هەندێک لەو بەڕێزانە تەنان مامۆستای ئاینیشن پێشەوەی کچەکانیان بن بەش و ئایانێرن ئەڵم بڕۆن فەحسی خوێنتان بکەن لەگەڵ کوڕەکەیە بزانە خوێنتان بۆ یەکە بێ یان نە اینجا دوای ئەوە پرۆسەکانیتر دەست پێەکەن کە زەواجکردنی شەرعیە و هەندێک لە مامۆستاینە بەڕێزەکان هیچ کوڕ و کچێک مارە ناکەن ئەگەر بێت و فەحسی خوێنەکان پێ نەبێت و لە حکومەت ماری نەکرد بێت کەمە زۆر جێگەی دەستخۆشکەریە دەچین بۆ لای بەڕێز دکتۆر ڕۆژگار سەلیم کە ئەو لە سنتەری هاوسەرگیری سەرۆکی سنتەرەکەی بۆتان باسەکە و پشکنانە چییە و بۆچی ئەکرێ و گرنگیان لە چیایە پاشەوە گەڕێنە قسەکە ئەو کەپڵانەکەیەنە ئێرە لە لای ئێمە پێشتر زۆربەی زۆریان لە مەحکەمەوە نەراون لە دادگاوە کە تەڵەبیان پێیە بۆ فەحسکردنیان و هەشمانە با بڵێن بەبێ ئەوە خۆیان بۆ دڵنیایی دڵیان بەیەکەوەی ئابەتەمای هاوسەرگیرن بەبێ وەرەقی مەحکەمە خۆیانیان بۆ دڵنیایی کۆمەڵێک فەحساتیان بۆ ئەکرێت بۆ دڵنیابوون لە کۆمەڵێک نەخۆشی کە ئەگەری گواستنەوەی هەیە لە بینی هاوسەرەکانە و زیاد کۆمەڵێک نەخۆشی تریش با بڵێن کە احتیمالی ئەوەی هەیە کە نەقڵ بێ بۆ مناڵەکانیان کۆمەڵێک نەخۆشی جێنێتیک وەکو کەم خوێنیەکان تەلەسیمیا با بڵێن کۆمەڵێک ئەوانی کە بۆ کوتمان کەم خوێنیەکانە ئێمە لێرە کەم فەحسانیان کە بۆ ئەەکەین یەکەم شت بڵەت گروپی خوێن و RH-ەکانە ئەگەر هەرچ مشکلەیەکیان هەبێت لەوەی کە بە کوردێکی خۆمان ئەڵێن خوێنیان بۆ یەک نەگونجێت کە شتێکی وانە ئێمە ڕێنماییان پێین جگەلەوە نەخۆشی ڤایرەسی جگەر ڤایرەسی نەخۆشی ئەیدز لەگەڵ هەرچ نەخۆشیێک لە ڕێگەی سێکسەوە نەقڵ بێت یەکێکی تر لە فەحسەکان یان با بڵێن لەو تێستانی کە بۆیان ئەکرێت هەڵگری نەخۆشی تەلەسیمیایە ئێمە و کەپڵانەکەیەنە لامان هەردووکیان فەحسەکرێن ئەگەر هەر یەکێک لەم کەپڵانە هەر یەکێک لەم هاوسەرانە هەڵگری نەخۆشی تەلەسیمیا بن ئەگەر تەنها یەکێکیان بێت ڕێنماییان ئەین گرنگێکی زیاتر بەلامانەوە ئافرەتەکەیە لەبەروی لە کاتی سکپڕی و مناڵبوونە احتیمالی زیاتری هەیە کە ئاگادارێکی زیاتری بۆ بکرێت بەڵام یەک حاڵەتیان کە ئێمە زۆرتر تەرکیزی خینە سەر ئەوەیە کە هەردوو کەپڵەکە کوڕەکەش و کچەکەش لە هەمان کاتە هەڵگری تەلەسیمیا بن لەو حاڵەتانە ئێمە ڕێنماییان ئەەکەین بێگومان و جگەلەوە وەرەقەی خاصیان بۆ ئەەکەین یاوان ئحالەیان ئەەکەین ڕەوانەیان ئەەکەین بۆ سنتەری تەلەسیمیاکە بۆ با بڵێن فۆڵۆپێکی زیاتر یان بە دوواداچوونێکی زیاتریان و بە تایبەت لە کاتی دروستبوونی مناڵە لەبەرەوەی احتیمالی ئەوەی هەیە ئەگەر هەردوو کەپڵەکە هەڵگری نەخۆشی تەلەسیمیا بن کە بێتە تەلەسیمیا ماینەر بنواتە لە سای 25 ئەگەری ئەوەی هەیە کە ئەمە مناڵی تەلەسیمیای گەورەیان هەبێت لەم حاڵەتانەیە ئەگەر مناڵی تەلەسیمیای گەورە هەبوو لێرە تێستێک خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان و لە سلێمانیا ئەکرێت کە نمونە لە وێڵاشی مناڵەکە وەرئەگیرێت لە بدایەتی سکەکەیە ئەگەر مناڵەکە تەلەسیمیای گەورە بوو ئەوە توانرێت لەسەر خواستی دایک و باوکەکە لە ناو خەستەخانەیە لە ژێر چاودێری پزیشکات ئەو مناڵە نەهێڵرێت وەکوتر ئەگەر مناڵەکان ئەگەر ئەو مناڵێکە لە با بڵێن لەو کەپڵەوە ئەبێت یەکێکیان هەڵگری تەلەسیمیا بێت ئەو مناڵانە هەڵگری تەلەسیمیا بن ئەوە وەکو هەر کەسێکی تر ئاسایی لە دایکە بێت و هیچ کێشەیەکی نابێت.
بەرنامەکەمان باس کردن کە پێویستە ئەو بەڕێزانی کانەوەی هاوسەرگیری بکەن پێشەوەی کە بە خزم و کە سوکار بڵێن پێشەوەی کە خەڵک ئاگادارکانەوە بچن پشکنینی خوێن بۆ کوڕ و کچەکە بکرێت تەنانەت مامۆستایانی ئاینیش مناڵی خوانە نێرن بۆی کە پشکنینی خوێنیان بۆ بکرێت بە خۆشحاڵیەوە کە ئەمە هەموو ئەم شتانە خزمەتگوزارەکە کە حکومەت بۆ ئێوە دایناوە لە پێناوی خزمەتی ئێوە و لە پێناوی خزمەتی مناڵەکانی ئێوە دایانناوە جا گریمان ئەم دوانە ئەم کوڕ و کچە هاوسەرگیریان کرد هەردووکیان هەڵگری تەلەسیمیا بوون جاوی کە زۆر گرنگە وەک دکتۆر ڕۆژگار بۆی باسکردن هیچ کەسێک ڕێگە ناگرێت لەوەی کام دوانە بەیەک بگەن ئەو پشکنی خوێنە تەنها بۆ ئەوەیە کە ئەو مناڵانەی کە دەرەنجامی زەواجی ئەم دوانەوە دروستە بێ هاوسەرگیری ئەم دوانەوە دروستە بێ مناڵێکی تەندروست و سەلامەت بن گریمان ئەم دوانە هەردووشیان هەڵگری تەلەسیمیان وەک بۆمان باسکردن لە سا 25 جەگەریەوەی هەیە ئەو خانما ئەگەر دووجان بێ مناڵەکەی سکی بێتە تەلەسیمیای گەورە بێ جا گریمان خانمە دووجان بوو ئەی لە کاتی دووجانە هیچ هەیە بکرێ بەڵێ هەیە لە سنتەری تەلەسیمیا پشکنین بۆ جین یان پشکنین بۆ ئەو ئاکرێت کە بزان ئەو مناڵی ناوسکی دایکەکە تەلەسیمیای گەورەیە یان نە بۆم بەسە دەچێن لای بەڕاست عەبدولحەمید سابر کە ئەو سپۆری تاقیگەزانیە بۆی وەتان باس بکات کە ئەو پشکنینە چییە و بۆچی ئەکرێ و چۆن ئەکرێ ئەمە سەرنجتان بۆ ڕابکێشمەوە پشکنینە بۆ مناڵەکرێ لە سکی دایکە بەڵام هیچ ئازارێکی نیە و هیچ زیانێکیش بە مناڵەکە ناگەیەنێ کاک عەبدولحەمید بۆتان باسەکە ئەگەر بێت و مناڵەکەی سکی ئەم دایکە مناڵێک بێت کە بێتە تەلەسیمیای گەورە بێ چی بۆ ئەکرێ پاشەو گەڕێنەوە خزمەتتان بۆی کە باس لەوە بکەین ئەگەر هاتوو مناڵەکە بێتە تەلەسیمیای گەورە بوو لە سنتەری تەلەسیمیا چیان بۆ ئەکرێ و لەگەڵ ئاخاری شخصەیەکتان بۆ بکەم لەگەڵ مامن ئێمە لەو بەشە ئەو ئافرەت و پیاوانەی کە شکیان لێ ئەکرێ مناڵەکانیان کە ئەو مناڵە نەخۆشی سالاسیمیای هەبێ فەحسیان لێرە بۆ ئەەکەین ئەو فەحسیان بەعام سالاسیمیا لە کوردستان بەعام دوو نوعی ڕئیسیمان هەیە ئەلفا و بێتامان هەیە بێتاکان زیاتر مشکلەی دروست دەکەن لە ئەلفاکان ئەو کاتانەی کە ئەگەر دایک و باوکە هەردووکیان هەڵگر بن لێرە لە پێش دێن نێرە پێش 12 هەفتەیی لا ئێمە فەحس بۆ دایک و باوکیان دەکەین سەیری زۆری میوتێشنەکە هەڵگیریەکەیان دەکەین هەندێک جۆرمان هەیە زۆربەی جۆرەکان لای خۆمان هەیە تقریبا تا 85 بۆ لە ساڵ 90 لای خۆمان هەیە ئەوەی کە لای خۆمان لەو 85 لای خۆمان هەیە بۆ ئەوەی بزانین ئەو نوعی ئەو دایک و باوکەی کە ئەو جۆرەیان هەیە بزانین لای خۆمان توانین فەحسەکەی بۆ بکەین یان نا هەندێک جۆری کەم دەبینێتەوە ئەو جۆرەکەمە کە لای خۆمانی جیهازی سکوێنسینگی دەوێت کە نیمانە لە کوردستان ئەینێرین بۆ ئێران لەو حاڵەتانەش ئێمە سەیری جۆری هەڵگیرەکەیان دەکەین هەندێک جۆری هەڵگرمان هەیە کە پێویست ناکات بۆی مناڵەکە لە باربەرێ هەندێک جۆریان هەیە دەرەجەکەی وەسەط دروست دەکە ئەو کاتی قەرارەکە بەدەست دایک و باوکەکەی ئایا ڕازی دەبن مناڵەکە لە ناوبەرن یان لە ناوی نابن ئەو جۆرانەی کە تووشی نەخۆشیەکە دەبن کە مانگانە پێویستیان بە خوێندەکە ئەو حاڵەتە فتوای لەسەر و ئیجباریان ئەبێ مناڵەکە دوای فەحسەکە لە ناوبەرێ ئەم مناڵات جوان و چاوگەشانی کەرانیان دانیشتوم مناڵی ئەم باخچەی سلێمانی کە دەکرێت مناڵی هەر باخچەیەکی تریش بن ئەمانە دەکرێت منداڵانی ئاسایی بن دەکرێت هەڵگری تەلەسیمیا بن لەبەرەوەی کە لە کوردستانە نزیکەی 125,000 کەس هەڵگری نەخۆشی تەلەسیمیان بەڵام بە هەموو عێراق 16,000 کەسمان هەیە کە تەلەسیمیان هەیە بەڵام یەکێک لە معاناتەکانی تەلەسیمیا ئەوەیە کە ئەڵێن گوایە ناڵن ئەڵێن خەڵک نار دەستکاتە مناڵە نەخۆشیەکان تووشە بێ بەم شێوێ دەستکردە ملی هەر مناڵێک هیچ نەخۆشیەکی خوێن و دوور بە هیچ نەخۆشیێکی شێرپەنجەش ناگوازرێتەوە ئەو بەڕێزانی کە تەلەسیمیانێ هەر وەکو ئێمن هیچ جیاوازیەکیان نییە و بابەتێکە تەنها پەیوەندی بە جینەکانیانەوە هەیە دەچۆن بۆ سنتەری تەلەسیمیا لەوێ خاتو چیمان بۆتانە دوێ کە چۆن ڕێگری بکەین لە کەیسیشنی تەلەسیمیا و چی هەیە و چیە گوزەرێ لەوێ پاشەوە لەگەڵ ئایاخانە دوێم و دەسەکەمە ملی و ڕسمیکیشی لەگەڵەگرم
بۆی ئایا بۆتان باس بکە وەک توشبوویەکی تەلەسیمیا ژیانی لە چیا ئاگوزارێ پاشەوە گەڕەمە وڵاتان چیرۆکی گەنجێک ببینن کە خۆی تەلەسیمیا ئینتەرمیدیا هەیە و هاوسەگیریشی کردووە لەگەڵمان بن دێینەوە دێم جارە لەگەڵمان بن دێینەوە. وەکو دەزانن لە ناو کوردەواریە قسەیەکی ئەڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە و نەخۆشی ساراسیمیاش ئەو نەخۆشیانەیە کە ئەتوانین 100% خۆمانی لێ بپارێزین و بتوانین بگەین بە خاڵی سفرمەوەتە مەبەستمانوێ بگەین بە خاڵێک کە هیچ مناڵێکی توشبوو بە سالاسیمیا لەدایک نەبێت ئەمیش بەچی ئەبێت بەڕێگەی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا هۆشیارکردنەوە دەربارەی نەخۆشی سالاسیمیا یاخود جۆرەکانی سالاسیمیا مەبەستمان چییە لە هۆشیارکردنەوە مەبەستمان چییە بۆچی هۆشیار ببینەوە لە نەخۆشی سالاسیمیا وەکوتمان نەخۆشی سالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەیە لە باوانەوە گوێزرێتەوە بۆ نەوەکان کاتە کاتێک ئەگەر ئێمە زانیمان گەڵگری سیفەتێکین سیفەتی سالاسیمیا پێش پرۆسی هاوسەرگیری پشکنینێک بە خۆمان بکەین ئەو کاتە دڵنیا ئەبینەوە لەوەی کە نەوەکانمان لە داهاتوات شێبێ کاتە ئەمە ئەرکی کێ ئەرکی دایک و باوکەکانمانە کاتێککە مناڵەکانیان هاوسەرگیری ئەەکەن پشکنینێکیان بۆ ئەکەن بۆی بزانن ئایا ئەم مناڵی توشبووە یاخود هەڵگری سیفەتی سالاسیمیا یاخود نەڵێ خۆ لە من لە ئایلەکەمان نەخۆشی سالاسیمیام نییە و هیچ توشبوویەک لە ئایلەکەمان نیە کەواتە مناڵەکەشم ئەتوانێت بە ئاسانی زاواجکە لەوانەیە چانسی ئەوەی هەبێت کە توشبوویەکی توشبوو بەم نەخۆشیە لە ئایلەکەیە لە دایک نەبووێت لەبەروی دوو هەڵگر بە سیفەتەکە زەواجیان نەکردبێت یاخود زەواجیان کردبێت و چانسی ئەویان هەبێت لەم ئایلەیە توشبوویەک بە سالاسیمیا لە دایک نەبووێت کەواتە لەبەر ئەوەی ئێمە لە کۆمەڵگەیەکین ڕێگە بەوە نادرێت کە گەنجەکانمان دوای ئەوەی مارەبڕی پێش ئەوەی مامۆستایانی ئاینی مارەبڕینیان بۆ بکەن بڕۆنە دەرەوە یاخود بڕۆن بۆ دادگا مارەبڕینکەن مارەبڕین لە لای مامۆستایانی ئاینی ئەکرێت و زۆر جار خێزانەکان کۆ ئەبنەوە تەنانە شیرینیش ئەخورێتەوە ئەنجایان پشکنینی خوێن ئەەکەن لەم حاڵەتە ئەگەر ئەم دوو کەسە مارەبڕینەکەیان بۆ کرا کاتێکیان پشکنینەکە ئەەکەن حتا ئەگەر هەردوو کەسەکە هەڵگری سیفەتەکەش بن ناتوانین هیچ شتێکیان بۆکەن لەبەرەوەی زۆر جارێکگەرجیا بنەوە زۆر جار لەسەر کچەکە ئەکەوێت بە تایبەتی بەداخۆ لە کۆمەڵگەی ئێمەیە بە هۆشیارەیەکی وانە لەسەر نەخۆشەکە لەوانەیە بڵێ ئەم کچە نەخۆشێکتر ناتوانێت زەواجکە بەڵام بەعکسەوە ئێمە 4.5 کۆمەڵگا هەڵگری سیفەتی سالاسیمیا و ئەمە بە نەخۆشیدا نادرێت چونکە سیفەتی سالاسیمیا وەکو چۆن هەرێکێک لە ئێمە سیفەتی ڕەنگی چاو و قژ و پێستین بە درێژایی ژیانیشمان ئەم سیفەتەمان هەیە کەواتە نەخۆشی سالاسیمیاش سیفەتێکە کاتێک ئەگەر هەڵگری سیفەتەکەی سیفەتێکە بە درێژایی ژیانت لەگەڵتە ئەمە تۆ مانای ئەوە نێت تۆ کەسێکی نەخۆش کەی ئەبێت بە گرفت کەی ئەبێ بە نەخۆشی کاتێکە بۆ نمونە کچەکە یاخود کوڕەکە هەڵگری ئەم سیفەتە بێت لەگەڵ کەسێکە هاوسەرگیری کە بە هەمان شێوە ئەویش هەڵگری سیفەتەکە بێ و بە هەستیش بەخۆیان ناکەن هەتا پشکنینێکە نەکەن لەبەر ئەوە داوا لە دایکان و باوکان ئەەکەم پێش ئەوەی گەنجەکانیان نەخود مناڵەکانیان بخەنە پێش پرۆسی هاوسەرگیریەوە دڵنیا بنەوە لەوەی تەنها بە پشکنینێکی ئاسایی خوێنە دڵنیا بێتەوە لەوەی کە مناڵەکەی هەڵگرە یاخود ناو کاتە توانین لەگەڵ کەسێکە هاوسەرگیری بکە کە هەڵگر نەبێت یاخود ئەو کەسانی کە پێش 2000 تەمان خۆشبەختانە لە ساڵی 2007 لە ناو سلێمانیە لە ناو مرکزی سلێمانیە پشکنینی پێش پرۆسی هاوسەرگیری ئەکرێت و توانن ئەم نەخۆشیە دەستنیشان کرێ بەڵام ئەگەر کەسێک پێش ئەو کاتە هاوسەرگیری کردبوو یاخود لە دەرەوەی سلێمانی هاوسەرگیری کردبوو نەیزانی بوو کە هەڵگری سیفەتەکەن کاتێک کە مناڵێکیان ئەبێت طبعا ئەگەر پشکنین بکات پێش ئەوەی مناڵی ببێت باشترە بۆ ئەوەی خۆی پارێزێت لە مناڵبوونەکە بەڵام ئەگەر بە هەر سەبەبێک هاوسەرگیریت کردبوو کاتێک کە مناڵێکت ئەبێت ڕاستەخۆ پێویستە سەردانی سنتەری سالاسیمیای سلێمانی بکەی بۆ ئەوەی هەموو پشکنین و بەدواتچوونەکان هەموو ئەوشتانی کە پێویستە بۆ توشبوویەکی سالاسیمیا بۆی بکرێت بۆ ئەوی مناڵەکەی بە شێوەیەکی ئاسایی گەشە بکات و شێوازی مناڵەکە تێک نەچێت بەڵام ئەگەر دایک و باوکەکە زانیان بە هەر سەبەبێک هاوسەرگیریان کردبوو مناڵیان نەبوو پێویستە پێش ئەوەی مناڵەکە
بڵێن پلانی مناڵبوونیان هەبێ پێش ئەوەی کە بەرنامە دابنێن پێش ئەوەی مناڵەکان بێ سەردانی سنتەری سالەسیمەی سلێمانیکن کە خۆشبەختانەوە پسپۆڕی تایبەتمان هەیە و پشکنینی کۆرپەلەی پێش لەدایک بوون هەیە کە لە ساڵی 2010 فتوای لەسەر درراوە شەر ڕێپیاوە بۆچی ئەم پشکنینە ئەەکەی بۆی کاتێک کە تۆ دووگیانی ئەگەر مناڵەکە توش بوو بۆ نەخۆشی سالەسیمە بەپێی شەرع بەپێی ئەو فتوایی کە دراوە پێش ئەوەی ڕۆح کرێ بە بەری مناڵەکە لەبار ببرێت بۆ ئەوەی مناڵێکی توشبووی سالەسیمیا لەدایک نەبێت ئێمە بۆ ئەم شتانە ئەەکەین وەکو هەمومان ئەزانین بەداخەوە توشبوانی سالەسیمیا پێشتر سنتەرێکی تایبەت بە سالەسیمیا نەبووە و بە شێوەیەکی ئەشوایی عیلاجیان وەرگرتو و شێوازی سالەسیمیای نەخوازراویان تیا دەرکەوتووە کە ئەمەش تەسیرە کاتە سەر لایانی جەستەی و دەرونی مناڵەکە ئەم مناڵە ناتوانێت وەکو پێویستە وەکو هاوتەمەنەکانی خوێندن کە ئەم مناڵە ناتوانێت وەکو پێویست وەکو هاوتەمەنەکانی زەواج بکات لە کاتی خۆیان باڵق ببێت شێوازێکی نەخوازرایی بۆ دروست ئەبێت کە ئەمەش تەسیرە کاتە سەر هەموو لایەنەکانی ژیانی مناڵەکە تەسیرە خاتە سەر خێزانەکە لەبەرەوەی ئەم خێزانە ئەگەر مناڵێکی ساغیشی هەبێت ئەبێت هەموو تەرکیزی لەسەر مناڵە توشبووەکە بێت قاچێکی لە خەستەخانە بێت و قاچێکی لە ماڵەوە بێت کاتە ماڵی دووەمیە بێت لە نەخۆشخانە بێت لەبەر ئەوە پێویستە ئەو توشبوانی کە توشبووی سالەسیمیان ئەو مناڵانی کە توشبووی سالەسیمیان پێویستە بە ڕێکوپێکی و لە ژێر چاودێری پسپۆڕی سالەسیمیا بن بە هیچ شێوەیەک لە پسپۆڕی سالەسیمیا دانەبڕێن کاتە ئێمە بەپێی جۆری نەخۆشیەکەی بەپێی قورسی نەخۆشیەکەی ئێمە سەردانیان بۆ دائەنێنەوە تا 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ مانگی جارێ بەپێی جۆری نەخۆشیەکە سەردانی داهاتویان بۆ دانین بۆ ئەوی تەسیر نەکاتە سەر مناڵەکە ئەم وەکوتم ئەمە تەسیرێکی تریشە لەسەر کۆمەڵگا بۆ چونکە کۆمەڵگا ئەمە نەخۆشی سالەسیمیا پێویستی بە خوێن بەخشینە هەموو ڕۆژێک بەلایانی کەمەوە ئێمە 40 بتڵ خوێنمان ئەوێت تەنها بۆ سنتەری سالەسیمیای سلێمانی 40 بتڵ خوێنی پێویستە ئەمە کەمترین ڕێژەی خوێن لە ناو سنتەری سالەسیمیایە ئەگەر ئەمە بەردەوام بێ بە چەند ساڵانی داهاتووە خەڵکانێکی زۆر بە ئیجباری پێویستە خوێن ببەخشن خوێن شتێکە ناتوانرێ بکڕێت نەخۆشی سالەسیمیا بە خوێن ئەژی کەواتە ئەرکێکە لەسەر کۆمەڵگاش و ئەرکێکە لەسەر حکومەت لەبەر ئەوەی مەسروفێکی زۆری ئاخودلایانی مادی زۆر لەسەر حکومەتەکە بە چارەسەری ئەم توشبوانە حسایی کراوە توشبوویەکی سالەسیمیا کەمترین مەسروفی لەسەر حکومەت حوت بۆ 10 دەفتەر دۆلارە کە ئێمە لە ناو سنتەری سالەسیمیای سلێمانیە کە ئەو ڕێژەی ئەڵێن خۆ من ئەگەر مناڵێکم ببێت عکس بەداخەوە لە ناو کۆمەڵگایە کە زۆر بە غەڵەت بڵاو بۆ تۆ کە لە 4 مناڵێک توشبووی سالەسیمیا دەرەچێت لە مناڵەکانن بەڵام ئەمە زۆر پێچەوانەیە لە هەموو دووگیانبوونێک چۆن یان کوڕە یان کچە یان نەخۆشە یاخود هەڵگر و ساغە کەواتە لەم ئەگەری لە ساڵی 25 کە بە ئەگەرێکی کەمی دائەنێن ئێمە تەنها لەم ئەگەری لە ساڵی 25 لە سنتەری سالەسیمیای سلێمانی و دەوروبەری لەبەر ئەوەی ناوچەکانی دەوروبەری سلێمانی سەردانی سنتەرەکەمانەکەن نزیکی 1500 توشبووی سالەسیمیامان هەیە کەواتە ئەمە ئەبێ بە هەند وەربگیرن نابێ بڵێ ئەمە ڕێژەیەکی کەمە و خوا گەورەی خوا لە هەموو کاتێکا گەورە بوو و ڕێگەچارەی بۆ داناوین ڕێگەچارەکە چییە پێت ئەڵە پشکنین بکە هەموو چارەسەرێک کرد لە بەردەستایە پشکنین کە پێشەوەی بڕۆیتە پرۆسەکەەوە یاخود ئەگەر مناڵەکەت کاتێک دووگیان بوو پشکنینی کۆرپەکەت کە بۆی توشبوویەکی سالەسیمیا لەدایک نەبێت بۆ ئەوەی ئەم مناڵە بە درێژایی تەمەنی لەژێر ئەزابی دەرونی و وەکو باسم کرد جەستەیی و کۆمەڵایەتیان نەبێت. بەڵێ سالەسیمیا هی بۆ سنتەری سالەسیمیا؟ بەڵێ چەند جارێ؟ 4 ڕۆژ جارێک. باش بۆچی بۆ ئێرە؟ وەڵا بۆ خوێن تێکردن. خوێنەکە چۆن تێدەکرد؟ هینە لە پێشە فەحسم ئەکەن ئەو کاتەگەر خوێنم بوێ هیتر خوێنەکەم تێکەن وەگەر نەشم وێ ئەڕۆمەوە. وەڵا هینە لەبەرەوەی خوێنەکە بۆ کاڵنە ئەکەن بە ئەم شتەوە ئیتر ئەچێتە ناو لەشمەوە. وەڵا هینە مەجبورین تێم کرێت. ئەگەر تێم کرێت هینە باشە بمەوە وڵات جارجار ئەیکا بە حەساسێ هینە بۆ هەموو نەخۆشیەکە بەڵام زۆر جار ناشیکا بە حەساسێت بە ئاسانی ئەڕواتە ناو لەشەوە نەوەڵا سالەسیمیای نەدەدەست حەزمە کرد خوشکێکمە بێت تازە فەحس دایک باوکمەر حەز ناکە باوکمەر حەز ناکەم ناومان بێت و دایک
دایک و باوکم فەحسیان کردووە مناڵیشمان نەبێ داواکارم هەموو گەورەکان بێن فەحزکەن پێشەوەی مناڵیان بێ تاکوم ئەم مناڵەکەیان نەخۆشی سالاسیمیانە بێ تاکوم ئەوە کالونەوشتیان بۆ دانەنێن و خوێنی تێنەکرێت. ئەم شوێنی کەمنی لێوەستاوم بریتە لە بەشێک لە ئەرشیفی ئەم باخچەیە کە بە درێژایی مێژوو لە ڕەوێنە ڕەشوسپێکانە دەست پێەکە. نەخۆشی تەلەسیمیاشێک لە نەخۆشانی بە درێژایی مێژوو لەگەڵ مرۆڤ بووە. بەڵامەوەی کە جێگەی خۆشحاڵی لە تەلەسیمیایە بە پێچەوانی نەخۆشەکانی ترۆ لە برەوەی کە ڕوو لە زیابوون بێ ڕوو لە کەمبوونە. هەر بۆ نمونە نەخۆشیێکی وەک جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ لە ساڵ 1990 بەردەوام نەخۆشی لە زیابوونایە. بەڵام نەخۆشیێکی وەک تەلەسیمیا ئەگەرچی ئێستا لە جیهانە ژمارە و بەڕێزانەی کە تەلەسیمیای گەورەیان هەیە 439,000 کەس زیاترن بەڵام مردن بەم نەخۆشیە لە ساڵی 1990ەیە 36,000 کەس بووە. لە ساڵی 2015 ژماری مردووان بەم نەخۆشیە دابەزیوە بۆ کەمتر لە 7,000 کەس لە سەرانسەری جیهانە. بۆچی لەبەری کە هەمووان کارەکەن بۆ کەمکردنەوەی تەلەسیمیا و یەکێک لە گرنگترین شۆڕشەکانی کە ڕوویاوە لە مەسەلەی تەلەسیمیایە بریتە لەو حەبانە و لەو دەرزیانە و لەو شروبانەی کە بۆ دابردنی ئاسن لە خوێنی ئەو بەڕێزانە بەکارە هەندێکە تەلەسیمیان هەیە. ئەگەر تەماشایشم گرافیکە بکەن سیر بکەن کە لە کوردستانی خۆشمانە لە ساڵی 2006ەوە کە پشکنی تەلەسیمیا بەردەستە لەو ساڵەیە 63 مناڵی تازەوان هەبوو کە لەدایک بۆ بە نەخۆشی تەلەسیمیا. هێواشەوە ژمارەکە بەرەو کەمبوون و بەرەو هاتنە خوارەوەی لەبەری کە هەمومان بەیەکەوە کارمان کردو لە حکومەتەوە لە دایکان و باوکانەوە لە مامۆستایانی ئاینیەوە بۆ کەمکردنەوەی ئەم نەخۆشیە. هەتاوای لێ لە ساڵ 2011 پشکنینی کاتی دووجانیش بەردەسە بێ بۆ بەڕێزانەی کە هەردوو لا کوڕ و کچەکە شەڵگری تەلەسیمیان کە وای لێ هاتووە بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2006 ژماری ئەو مناڵە تازە لە دایکبوانی کە تەلەسیمیان هەیە تەنها 5 مناڵ بوون کە ئەمە خۆی لەخوا شۆڕشش یەجگار گەورەی و کارێکی دەستە جەمعی هەمووانە و بەیەکە کردومانە. بەڵامەوەی کە جێگەی پرسیارە ئەوەیە کە ئێمە لە سلێمانی 1300 کەسمان هەیە کە توشبووی تەلەسیمیان کە لە سنتەری تەلەسیمیا چارەسەر وەرەگرن. ئەکرێ ئەمانە زاواج بکەن، ئەکرێ ئەمانە وەکو هەر کەسێکی تر بژین. یەکێ لەو بەڕێزانە دوێنین کە تەلەسیمیا ئینتەرمیدیای هەیە، تەلەسیمیای مامناوەندی هەیە و ژیانی هاوسەرگیری پێکێنا و مناڵەکەشی لە باوەشە قسەتان بۆکە. جگە لەوەش بەڕێز کۆچەرە دوێنین کە سەرۆکی کۆمەڵی تەلەسیمیای سلێمانیە. پاشەوەی لە قسەکانیەوان بووینەوە دەگەڕێمە وڵاتان و دەچمە هۆڵی ئاهەنگی ئەم باخچەیە بۆی کە تەماشایکی مناڵەکان بکەم و بزانین لەوێ گۆرانیەکان چۆنە بزارێ لەگەڵ. من نەخۆشێکی تەلەسیمیام کە ناوی یوسف عەبدولحەمیدە. من نەخۆشی تەلەسیمیای ئەنتەرمیدیام هەیە. هەنیە خەڵک ئەزانن کە نەخۆشی تەلەسیمیا ئەگوازرێتەوە بەڵام لەو بابەتەیان نییە، واستنەوەی نییە. بەڵام من شتێک لە نەخۆشەکانی تەلەسیمیا هاوسەریم گرتووە بەڵام پێش وەقت فەحسم کردووە. ئەو هاوسەرە ژیانی کە هەڵم گرتووە بۆ خۆم ژیانی خۆم کە ئەبێ توشبوو نەبێ، لە توشبووی تەلەسیمیا نەبێ. تەنها سیفاتەکەشی هەڵ نەگرتووە لەبەرەوە ڕقام ئێستا عیبی نییە و هیچ کێشەمان نییە. بەڵام لە پێش وەقت ئەبێ بزانی کە چۆن فەحسەکە بکەیت و احتیاجە بۆ هاوسەرگیری بکەیت. ئێمە وەک کۆمەڵی تەلەسیمیای سلێمانی دوو ئامانجمانەیە لە کۆمەڵەکەمانە. ئامانجی یەکەمیان ئەوەیە کە بەردەوام خزمەتی توشوانی تەلەسیمیا و هەموو ئەو پێداویستیانی کە هەیەە بیگەین لەلایەنی پەیوەندیدار و داکۆچی لە مافەکانی توشوانی تەلەسیمیا بکەین. وە گاشتکرا تەلەسیمیا کە نەخۆشیی بۆ مایە و بەردەوام پێویستیان بۆ وەرگرتنی خوێن و چارەسەر و پێداویستە پزیشکەکانە ناکرێت ئەم چارەسەرانە لە توشوانی تەلەسیمیا ببڕێ بە تایبەتی ئەو توشوانی کە پزیشکی تایبەت بە نەخۆشەکە بۆی دیاری دەکات. ئامانجی دووەممان ڕێگریکردنە لە زیادبوونی نەخۆشیەکە. ئێمە دەمانەوێت کە ئێمە گرفتاری ئەم
نەخۆشیە بوون ئەم خەڵاتەخواییەمان هەیە کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە نەبن چۆن ڕێگری بکەین لە زیادبوونی نەخۆشیەکە وەچێ چۆن تووشی ئەم نەخۆشیە ئەبێ وەکاری توشبوونەکەی چییە وەکارەکەی ئەوەیە کە نەخۆشیەکە بۆ ماوەیە واتە لە دوو کەسی هەڵگرەوە کە هەڵگری ئەم سیفەتی تالاسیمیانە بێ هاوسەرگیری دەکەن منداڵەکان توشبووی تالاسیمیا دەبێت بۆیە ئێمە ئەو ئامانجەمان کە کاری لەسەر دەکەین و لە ساڵی 2009 یەکێک لە کارە سەرچەکانمان ئەوەیە کە ڕێگە لە زیادبوونەکەی بگرین بە هاوکاری لەگەڵ فەرمانگەی تەندروستی سلێمانی و سنتەری سالاسیمیان و خۆشە بووماوەکانی خوێن خۆشبەختانە لە ساڵانی 2015 تا حەفە دەورێکی زۆر باشی بینی لە ئەو پەیامێکی ئێمە ئەمانویست بگات گەشتە بوو ئەتوانم بڵم ڕێژەکەی بە بەرچاو کەمی کردووە لە ناو شاری سلێمانی بەڵام ئێمە تەنها لە ناو شار ئەم گرفتە نییە بەڵکو لە ئەمانەیە پەیامەکەمان بگاتە هەموو لایەک و زۆرترین کەس ئاگاداری ئەم نەخۆشیە بێت وە دەمانەوێت هەموو لایەک هاوکارمان بن لە سەرخستنی ئەم پرۆسەیە بە تایبەت کەناڵەکانی ڕاگەاندن لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم مامۆسایانی ئاینی خێزانەکان تاچی کۆمەلگا کە وەک ئاشکرایەکە لە سا پێنجی دانیشتوانی خەڵکی کوردستان هەڵگری سیفەتی تالاسیمیان زۆریکیش لەو کەسانە هەستی پێ ناکەن یان نەیانزانیەوە کە ئەو سیفەتانەیە تا ئەچنە ناو پرۆسەکەەوە کاتێککە ئەم کوڕۆکچێکە چنە ناو پرۆسەکە و دەرەکەوێ هەردووچان هاوسەرگیریان کردووە گرفتەکەشیانەیە لەبەر ئەوە توشبووی تالاسیمیا زیاد ئەکا بۆیە ئێمە ئامانجمان ئەوەیە کە ڕێگری لە زیادبوونەکەی بگرین و ئامانجمانەیە خزمەت بە توشبوانی تالاسیمیا بکەین داواکارین لە لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم لە هاوڵاتیانی کوردستان بەگشتی کە هاوکار و پشتیوانی توشبوانی تالاسیمیا بن چ بە مادی معنەوی چ بە خوێن بەخشین بێت توشبوانی تالاسیمیا بەسەر بکەنەوە و داواشمان لە کشان و کوڕانی خۆشەویستەیە کە لە کوردستان پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری پێش بچنە پرۆسەکەەوە شکنینی تایبەت بەم نەخۆشیە ئەنجامدەن تاکو و ژیانێکی ئاسوودە و نەوەیەکی تەندروستیان هەبێت. لەبەرەوەی کە بۆ خۆی کەم خوێنی ئەوانی کە کەسێکیان هەبە لە ماڵەکانە کەم خوێنی بە ئێزانن کە یەکێ لە کاریگەرەکانی بریتە لە بەهێزی و لاوازبوون لەبەر ئەوە مناڵانی تەلەسیمیا ئەگەر بیانەوە ئەم مناڵانە بە ئارەزووی خۆیان خەریکی چالاکی بن پێویستیان بۆیە کە خوێنیان تێ بکرێت کە وەک لە ئاڵقەی پێشووەوەم باسکردن کە هەندێک لەم خوێن تێکردانە لە 3 تاکو 6 هەفتەیە بەڵام وەک چارەسەر بۆ تەلەسیمیا چارەسەریشی یەک لایکەرەوە تەنها یەک چارەسەر هەیە لە تەواوی دنیاکە بریتە لە چاندنی مۆخی ئێسک بە خۆشحاڵیەوە کە ئێستا لە شاری سلێمانی لە دامەزراوی هیوە وەک بەشێک لە نەخۆشخانی هیوا و بەشێک لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی سنتەری چاندنی مۆخی ئێسکەیە کە تاوەکو ئێستا لە ساڵی 2016ەوە زیاتر لە 150 چاندنی مۆخی ئێسکیان کردەوەی بە تەواوەتی ژیانی ئەوانە بگۆڕن. ئێمە بۆی کە باس لە چیرۆکی ئەوان بکەین ئەو کارەمەزنی ئەوانەیەکەن زۆر گەورەیە ئەوەی کەشانی باسە ئەم سنتەرە تاکە سنتەرە لە هەموو عێراقا کە ئەتوانێت لە کەسێکی تر مۆخەکە وەرگێت و بیچێنێتەوە لە کەسێکی ترە بە تایبەتیەوە بۆ مناڵانی تەلەسیمیا زۆر گرنگە. من چێژ لەم موزیکا وەرەگرم لە گۆڕانی داهاتوو وەرەگرم کامی لە بەردەستی منە بە پێ ڕێبەرەکە نووسراوە دەی مناڵان وەرنەوە ئێستا گوێ لە گۆڕانی دەی مناڵان وەرنەوە ئەگرم تاکو من جۆ لە گۆڕانی ئاگرم چێژ دەوە وەرەگرنی ئەوە ببینن لە سنتەری چاندنی مۆخ ئێسک لە نەخۆشخانەی شەوی شاسوار گەرمیانی چ کارێک بۆ مناڵان نەکرێت کە لەوێ بەڕێز دکتۆر چرانە و فەرقسەتان بۆ ئەکات
کە پسپۆری خوێنزانی مناڵانە و هەروەها کاکە هەژێن کە بۆ خۆی کەسێک کە سوودمەند بۆ لەو چارەسەرە پاشەوە گەڕێینەوە لاتان لەگەڵمان بن. من وەکو پزیشکی چاندنی مۆخ هاتووم سەرەتا لێرە باسی چاندنی مۆختان بۆ بکەم. چاندنی مۆخی ئێسک لێرە ئێمە دوو بەشی ئەنجام ئەدەین. بەشی یەکەمیان کە لە نەخۆشەکە خۆیەوە خانە دایکەکان نەقلەکەین بۆ نەخۆشەکە و بەشی دووەمیان ئەوەیە کە با بڵێن جۆری دووەمیان ئەوەیە کە لە خوشکی یاخود برای نەخۆشەکە بۆ نەخۆشەکە ئەیگوازینەوە یاخود ئێستا جۆرەکەی تریش ئەەکەین کە هەپلۆی پێ ئەڵێن لە دایکی یاخود لە باوکی نەقلەکەین بۆ نەخۆشەکە. ئەو نەخۆشانەی کە مۆخی ئێسکیان بۆ ئەنجام ئەدرێت نەخۆشێ بۆ ماوەیەکان وەکو تەلەسیمیا و فانکۆنی ئەنیمیا و جۆری تریشی زۆر کە ناتوانم لێرە هەمووی بیڵێم بە هەمان شێوە فەشەلی نوخاعی عەظم کە پێی ئەڵێن ئەپلاستیک ئەنیمیا و بۆ کانسەرەکانیش ئەنجام دەدرێت چی بەشە خوێنەکەی و چی بەشە ڕقەکەی کە پێی ئەوترێت سۆڵید تیومەر. لەبەرەوەی ئێمە مۆزوعی سەرەکیمان ئەمڕۆ لەسەر تەلەسیمیایە. من ئەمەوێت لەسەر تەلەسیمیا قسە بکەم. تەلەسیمیا نەخۆشیەکی بۆ ماوەییە کە مناڵەکە تووشی وەزعێکی ناڕەحەتیەکی سەحی زۆر ناخۆش ئەبێت. ئەو مناڵە کاریگەریەکی زۆری ئەبێ ئەم نەخۆشیە لەسەری پێویستی بە نەقلبوونی خوێنە بۆی چی بدایەت 2 مانگ جارێ دوای ئەبێ بە مانگانە دوایی خراپتر ئەبێ بە هەفتانە و ئەم نەخۆشیە کاریگەریەکی زۆری ئەبێت لە شێواز و شکلی ئەو مناڵە لەبەرەوەی ئەم نەخۆشیە کاریگەری ئەبێت لەگەڵ لەسەر ئێسکی ئەو مناڵە و کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر جگەری و چی لە گەشەی ئەو نەخۆشە. و تەنها چارەسەر بۆ نەخۆشی تەلەسیمیای گەورە چاندنی مۆخە. چاندنی مۆخی ئێسک ئێمە لێرە بە خۆشحاڵیەوە ئەنجامی ئەدەین و نەجاحەتی زۆر هێناوە. طبعا بۆ نەخۆشی تەلەسیمیا جۆرە دووەمەکەی بۆ بەکار ئەهێنرێت کە لە خوشکی یاخود برای خانە دایکەکانی بۆ نەقڵەکەین ئەگەر هەر نەبوو لە دایکی یاخود لە باوکی کە پێی ئەوترێ هەپڵۆ. بدایەت کە نەخۆشەکەت لەلای ئێمە داخل ئەبێ پێش وەخت لەلایەن سنتەری تەلەسیمیاوە حازر ئەکرێت مجموعای عیلاج وەرەگرێ بۆ چەند مانگێک و اینجا دوایی حالە ئەکرێ بۆ لای ئێمە. لەلای ئێمە مجموعای عیلاجی بەقوت وەرئەگرێ بۆ ئەوەی خانەکانی خۆی لە لەشیا سفر بێتەوە. ئەو کات اینجا خانەکانی دۆنەرەکە کە خوشکێت یاخود برایەتی کە پێی وتێ بەخشەر بۆی نەقل ئەکرێت. طبعا ئەم نەخۆشە لەو کاتێک کە لای ئێمە داخل ئەبێ تووشی وەزعێکی هەستیار ئەبێت بۆیە ئەبێ لە ژێر چاودێرێکی چڕی پزیشکان و کارمەندان بێت هەتاوەکو ئەو نەخۆشە ئەتوانین بە تەواوەتی ئەتیماد بکەینە سەر کە بڕواتە دەرەوەی خەستەخانە. طبعا لەو کاتەشە پێویستی بە عیلاجێکی زۆر ئەبێت و پێویستی بە چاودێرێکی ورد ئەبێت لەبەرەوەی تووشی مزاعفاتێک ئەبێت کە ئەبێت لە ژێر چاودێری خۆمان بێت. دوای ئەوەی کە لەم بەشی عەزە دەرئەچێت و ئەتوانین ئاتیماد بکەینە سەر نەخۆشەکە لە دەرەوەی خەستەخانە بە هەمان شێوە لە ژێر چاودێرێکی وردی خۆمان ئەبێت کە هەفتانە ئەبێ ئەو نەخۆشە بێتەوە ببینێت لەلایەن پزیشکان و کارمەندانەوە و پشکنینی تەواوی بۆ بکرێت بۆەوەی ئێمە دڵنیابین لە سەلامەتی ئەو مناڵە تاوەکو ئەو مەرحەلەی کە خۆمان دامەناوە تێ ئەپەڕێنێ. نەخۆشی تەلەسیمیا واتە ئەو نەخۆشە بۆ ماوەیەی کە زۆر نەخۆشەکە ئەخاتە سەر بارێکی تەندروستی زۆر ناڕەحەت جگەلەوەی کە ئەو نەخۆشە بارێکی تەندروستی ناڕەحەتی ئەبێت و پێویستی بە سەردانی نەخۆشخانە هەیە بۆ ماوەیەکی تا بڵێن هەتاوەکو لە ژیان نابێت. بە هەمان شێوە نەک تەنها خۆی بەلکو فامیلیەکە با بڵێن عائیلەی ئەو نەخۆشە بە هەمان شێوە لەگەڵ ئەو نەخۆشە ناڕەحەت ئەبن و بە هەمان شێوە ئەکەونە ژێر ئەو زەخت و ناڕەحەتیەوە. بەڵام ئێمە ئەتوانین ئەمە چی بەم ناڕەحەتیەوە ئەتوانین تەنها بە پشکنینێکی زۆر بەسیط ئەم شتە نەهێڵین ئەم شتە دروست بێ کە پشکنینی گەنجان
پرۆسی هاوسەرگیری کە ئەگەر لەلایەن محکەمەوە ئەنجام بدرێ ئەم هاوسەرگیریە بۆیان دەکرێت و نەهێڵین دوو ماینەر زەواج بکەن بە یەکتری بۆ ئەوەی مەساتێکی تەلەسیمیای گەورەمان بۆ دروست نەبێت. ئەمە یعنی ئەڵێن الوقایە خەیر من العیلاج باشتر وایە کە لە ئێستاە بۆ ئەوەی وڵاتی ئێمە هیچی کەم نیە لە وڵاتانی ترە بۆی ئەم شتە نەهێڵین ئەمە باشترین طریقەیە. من لێرەوە حەزەکەم وەکو پزیشکێکی خوێن ئاماژە بۆ هاوڵاتیان بدەم بە تایبەتی گەنجان کە هیچ کات دوانەکەون لە پێدانی خوێن بۆ ئەم مناڵە چاوگەشانە کە بەردەوام پێویستمان ئێمە بە خوێنە چی لە نەخۆشخانەی هیوا چی لە سەنتەری تەلەسیمیا. خوێنیان تێکردی جاران ئەی ئێستا چۆنی؟ باشی؟ یاریەکەی لەگەڵ مناڵەکانی ترا؟ چه هەرێکەکەی؟ 4 ساعت کە دەست بە دیوار لەگەڵ ڕابڕاوێن پێم بڵێ باشم. باشی؟ زۆر باشە. ئەمە هەژێرێکێکە لەو چیرۆکاری کە لە سەنتەری جادی مۆخئس لە نەخۆشخانەی شەهید شاسوار گەرمیانی کە بەشێکە لە دامەزراوە گەورەکەی هیوا و بەشێکە لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سەربەوزاری تەندروستی حکوومەتی هەرێمەکە خزمەتگوزاریشی تەندروستی بێ هاوتا بە بێبەرامبەر پێشکەش بە هاوڵاتیانەکەن. هەژێن یەکێکە لەو منداڵانەی کە پێش ئەوەی کاری چاردنی مۆخی ئێسکی بۆ بکرێ پێویست بۆ کە ماوە زوو چەند هەفتەجارێک خوێنی تێکرێت بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە خوێنی تێ ناکرێت. هەژێن ئێستا خوێنە تێیەکەن؟ ئەی چی تێیەکەن؟ هەر ئاو؟ هەر ئاو. ئێستا خۆشترا جاران. ئەرکی ئێمەیە وەک نەتەوەیەک کە هەومان پێکەوە دەست لە ناو دەستکار بکەین بۆ کەمکردنەوەی تەلەسیمیا لە داهاتووە وەک بینیتان لە ماوەی 10 ساڵە لە ساڵی 2006 تا ساڵی 2016 حاڵەتە نیوەکانی تەلەسیمیا لە شاری سلێمانی لە 63ەوە کەم کراوەتەوە بۆ 5 کەمە بەڕاستی شۆڕشێکی گەورێ و هەومان بەیەکەوە ئەنجاممان ناوە. ئێستش بۆ درێژەدان بەم شۆڕشە پێویستە بەردەوام خوێن بەخشین و پێویستە پێشەوەی کوڕکچەکان لە یەکتری مارە بکەین پشکنینی خوێنیان بۆ بکەین و سەرجەمی کاری پرۆسی هاوسەرگیری بە شێوەیەکی ئوسوڵی و قانونی بڕوا بڕێوە لەژێر چەتری ئاینیشا بە هەمان شێوە. لێرە ئەمەڵقەی چارە کۆتاییە. ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بە چەوری خوێن. چۆن بتوانین کۆنتترۆلی چۆری خوێنمان بکەین و بەرنامەی خواردنمان ڕێک بخەین تجای لە مانگی ڕەمەزانە یان لە کاتەکانی ترە. هەتاکو ئەڵلقەی داهاتوو ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە دێمە خزمەتتان. هیوادارم تاو کاتە پێویستان بە دکتۆر و نەخۆشخانە و دەرمان نەبێ. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.